من بە پێویست هێزارم کە ئامۆژگاری خۆم و مسلمانان بکەم کە ئەم بڕیاری حکوومەت یاریمی کوردستان داوێتی بڕیارێکی دژایەتیکردن نییە، بڕیارێک نییە کە دژایەتی مسلمانان بکات، دژایەتی خەڵک و جەماوەرکە لەبەر بەرژەوەندی ئێمە ئینسان و مرۆڤایەتیە کە دەرگای مزگەوتەکان داخراوە کە لە ماڵەکانمانە نوێژکەین. ئەو کەسێک کە لە ماڵەوە نوێژەکە ئیمڕۆ کە جومعەیە هەمان ئەجر و پاداشتی هەیە کە وەکو لە جومعەی ڕابردوو چۆن کردوتی هەمان ئەجر و پاداشتی هەیە. 14 سەدەیە هەتا ئێساکە لە سەردەمی پیامبەری خوا صلی الله علیه وسلم تا ئیمڕۆ هیچ حاڵەتێکی وا ڕووی نەداوە کە دەرگای مزگەوتەکان دابخرێ. بەڵام ئەم حاڵەتی کە تۆمار کراوە وەکو چۆن نەخۆشی ئەنفلەوەزا هەیە، ئەمیش نەخۆشی کۆرۆنا نەخۆشیەکی جیهانی عالەمیە بە تەنیا لە کوردستانە نییە، بۆیە خۆپارێزی باشترە لە چارەسەرکردن. بين ما يكان وزارة التندرسية